لادانی من لە مینبەری مزگەوت دوو جار لە دوو مزگەوتی هەرە گەورەی کوردستان هێنانە ماڵەوەمان ئاوا لەگەڵ کامێرامانی خۆماندا ئەم برا بە ڕێزە خۆبەخشانە کە لەگەڵمان فی سەبیل الله بەبێ موچە و معاشی کەس بەس لەبەر خوا ئەو کەناڵانەش کە ئێوەش بەخوا هیچ پەیوەندیم بە کەسێکەوە نییە نە کەس دەبینم و نە کەس بینیومی کە بەس لەبەر خاتری خوام کەلامە دەگەێنن دە جاری تریش لابردنم بە قوربانی حەسرەتی دڵی ئەو کچۆڵە چاوگەشە بێ کە لەم سەروەتی دنیای کوردستانەدا بەس جووتێک گوارەی هەبوو خۆ هەمووتان بینیتیان گوارەکانی دایکی لە گوێیدا کەند و بۆ پێداویستی نان و ئاوی ڕۆژانەیان فرۆشتی کوڕە برا ئەوە حەسرەتە هاشتاگ بۆ ئەوە بکەن کە ئەم وڵاتە دەبێت لەمە ڕزگاری بێت نەک مەڵەسافاتی بچێتەوە سەر مینبەریان نا دەمە لای تریشمان لا بدرێ بە ئەندازەی ئەوە حەسرەت دروست ناکە کە کچۆڵەیە گوارەکانی لە گوێدا بکەندرێ بەخوا دە جاری تریش لە مینبەر دام بدەن و بمبنێرنەوە